سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی جومعە سەرتاش سەردێڕی چەندەوە کۆبوونەوەی بنەماڵەی حەمید حسێن نژاد حەیدەرانلوو لە بەردەم زیندانی ورمێ قوربانی بوونی چالاکێکی ژینگەی شاریبانە بەهۆی ڕووداوی هاتوچۆ پەرەسەندنی مەسرەفی ماریجوانە لە نێو قوتابیانی کوردستان و ئێران ناڕەزایەتی خوێندکارانی پۆلتەکنیک لە ئازەمنێتیکردنی زانکۆ ناڕەزایەتی شارومەندانی بەلوچ لە ئازگرانی دەرمان و تەرخانکردنی بودجەی وڵات بۆ سوتەمەنی و ئامانجە مەزهەبیەکانی ڕژیم. کۆبوونەوەی بنەماڵەی حەمید حسێن نژاد حەیدەرانلوو لە بەردەم زیندانی ورمێ بەیانی پێنجشەمە 28 خاکەلێوە بنەماڵەی حەمید حسێن نژاد حەیدەرانلوو بەندکراوی محکوم بە ئێعدام لە بەردەم زیندانی ورمێ کۆبوونەوە و بۆ ماوەی چەند خولەکێک چاویان بە ڕۆڵەکەیان کەوت. ڕۆژی چوارشەممە حەمید حسێن نژاد حەیدەرانلوو بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کرا و برایەکیشی بە ناوی ئیسماعیل دژ بە و بڕیارە دەستیدایە خۆکوژی. بەیانی پێنجشەمە بنەماڵەی حەمید بە مەبەستی ڕێگریکردن لە ئێعدامی ناوبراو لە بەردەم زیندانی ورمێ کۆبوونەوە. بەڵام هێزە ئەمنیەتیەکان تەنیا 10 بۆ 20 خولەک ڕێگەیاندا چاویان بە بەندکراوە سیاسیەکەیان بکەوێت. حەمید لە وەڵامی بنەماڵەکەیدا تەنیا یەک وشەی بەکارهێناوە، ئەویش ئەوە بۆ کە من بێ تاوانم. هەروەها هاوژینی حەمید ڕوو لە هێزەکانی حکومەت هاواری کردووە کە کوا بەڵگەکانتان کوان ئەو بەڵگانەی سەلمێنەری تاوانباربوونی حەمیدە پیشانی بدەن. ئەگەر بەڵگەتان نییە ئازادی بکەن و بێ تاوانێک لە سێدارە مەدەن. گیان لە دەستدانی کرێکارێک بەهۆی گازگرتووی لە بۆکەن. بە پێی هەواڵی گەیشتوو سەر لە بەیانی پێنجشەمە 28 خاکەلێوە کرێکارێکی شاغڵ لە مەعدەنی یاسنی ناوچەی داشاغڵ لە شارستانی بۆکان بە ناوی ناسح فەیزی تەمەن 45 ساڵ بەهۆی گازگرتووی گیانی بەخت کرد. بە پێی زانیاریەکان کانزای ئاسنی ناوچەی داشاغڵ هیچ مەرجێکی سەلامەتی تێدا لە بەرچاو نەگیراوە و ناسح فەیزی بۆ پشودان لە نێو خێوەتێکدا ماوەتەوە. سەر لە بەیانی پێنجشەمە ئەو کرێکارە زەحمەت کێشە بۆ گەرمکردنەوەی خۆی پکنێکی هەڵکردووە، بەڵام بەهۆی گازگرتووی گیانی لەدەستداوە. ڕوودانی ئەو کارە ساتە لە حەڵکدایە کە لە ماوەی 4 دەی ڕابردوودا داگیرکەرانی کوردستان بەردەوام ژێرخانەکانی ئابووری و سروشتیان تاڵان کردووە و پشکی کرێکاران و خەڵکی ناوچەکە تەنیا ماڵوێرانی و کاولکاری بووە. قوربانی بوونی چالاکێکی ژینگەی شاریبانە بەهۆی ڕووداوی هاتوچۆ. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەمە 28 خاکەلێوە هەژار عەزیز نژاد چالاکی ژینگەی شاریبانە هاوڕێ لەگەڵ باوکی بە ناوی حسێن عەزیز نژاد بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستدا. هەژار ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی ژینگە پارێزی پاژینی بانە بوو کە بەداخەوە خۆی و باوکی لە نێو ئۆتۆمبیلەکەی لە ڕێگای سەردەش تووشی ڕووداوی هاتوچۆ بووە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا ناوبرا و باوکی دەست بەجێ گیانیان لەدەستداوە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی جوانڕۆ لە تاران. ڕۆژی دووشەمە 25 خاکەلێوە هاوڵاتیەکی خەڵکی جوانڕۆ بە ناوی میلاد مورادی لەلایەنی داری ئیتلاعاتی تارانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی وەزارەتی ئیتلاعات هێرشیان کردووەتە سەر شوێنی کاری میلاد مورادی و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لەبەردەستدانیە. پەرەسەندنی مەسرەفی ماریجوانە لە نێو قوتابیانی کوردستان و ئێران. بەڕێوەبەری پێشووی دەرمانی سیستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ مادە هۆشبەرەکان ڕایگەیاند مەسرەفی ماریجوانە لە نێو قوتابیانی ئێرانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بەوتێ و بەرپرسە دەوڵەتیە ناهەماهەنگی لە نێودام و دەستگا حکومەتیەکان وای کردووە کە بەڕێوەبەرانی دەوڵەتی لە جیاتی دانانی بەرنامەی درێژماوە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ مادەی هۆشبەر ڕوو لە بەرنامەی کورتماوە و تەبلیغاتی بکەن. ئەزموونی ساڵانی ڕابردوو نیشانی داوە کە سیاسەتەکانی دەوڵەت بۆ ڕێگری لە چوونە سەرەوەی ئاماری توشبووان بە مادەی هۆشبەر شکستی هێناوە و دەسەڵات نەیتوانیوە لە ئەزموونی سەرکوتی وڵاتانی دیکە کەڵک وەربگرێت. کۆچی دوایی دایکی گیان بەختکردوێکی کۆمەڵە لە مەریوان.
بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی پێنجشەمە 28 خاکەلێوە دایە خاوەرە سیر دایکی گیان بەختکردوویەکی ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵا بە ناوی حەسەن منوچێهری بە بۆنەی تەمەنەوە کۆچی دوایی کرد. هاوڕێ حەسەن منوچێهری ناسراو بە حەسەن حەمەنەچەیی ساڵی 1362 هەتاوی لە شەڕ و پێکدادان لەگەڵ سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە ناوچەی سەردەشت پەیوەست بە کاروانی نەمران بوو و گیانی لە پێناو ئارمانەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بەخت کرد. دایە خاوەر دایکە و گیان بەخت کردووە تا دوایین هەناسەکانی وەفادار بامانجی هاوڕێ حەسەن مایەوە و خەمی لە دەستانی ڕۆڵەکەی قورسایەکی زۆری خست بۆ سەرشانی لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵەی منوچێهری و دایە خاوەر دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. ڕوونکردنەوەی وەزارەتی بەرگری ئەمریکا لەسەر کشانەوەی هێزەکانیان لە ڕۆژاوای کوردستان. وەزارەتی بەرگری ئەمریکا لە وەڵامی هەواڵنێران داوتی هێزەکانمان لە سووریا ناکشێنەوە بەڵکو بەپێی پێویستی ئۆپراسیۆنەکان و بارودۆخی ناسایی بڵاویان پێدەکەین. پنتاگۆن ئەو هەواڵانە ڕەت دەکاتەوە کە باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا دەکەن و دەڵێت ئەمریکا بەپێی پێویست هێزەکانی دابەش دەکاتەوە. وتەپێشی پەنتاگۆن لە لێدوانێکدا ڕایگەیاند وەزارەتی بەرگری ئەمریکا بەپێی پێویستی ئۆپراسیۆنەکان و بارودۆخی ناسایی بڵاو بە هێزەکانی دەکات. ئەماڵ و گۆڕانە ڕنگدانەوەی سروشتی نەرمونیانی سیاسەتەکانی بەرگری جیهانی ئەمریکایە و توانای نظامی ئەو وڵاتە بۆ بڵاو پێکردنی خێرا لە سەرانسەری جیهان نیشانەدات. کۆبوونەوەی خەڵکی شەهر کورد دژ بە پرۆژەی گواستنەوەی ئاوی بە هەشاباد. ڕۆژی پێنجشەمە 28 خاکەلێوە خەڵکی شەهر کورد لە مەیدانێکی سەرەکیە و شارە کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ پرۆژەی گواستنەوەی ئاوی بە هەشاباد نیشاندا. بە وتەی چالاکانی ژینگەی پارێزگای چوارمە حاڵ و بەختیاری پرۆژەی گواستنەوەی ئاوی ئەو وستانە بۆ پارێزگاکانی دیکە بووەتە هۆی نیگەرانی خەڵک و بەرپرسانی ڕژیم بەبێ توێژینەوەی زانستی و ژینگەی هەوڵی جێبەجێکردنی خێرای ئەو پرۆژەیە دەن. هیچ یەک لە ناوەندە دەوڵەتیەکان هێشتا مۆڵەتی بەڕێوەچوونی پرۆژەکەیان نەداوە، بەڵام لایەنە ئەمنیەکان سوورن لەسەر ئەنجامدانی و مەبەستیان تەنیا دابینکردنی ئاو بۆ بەشی سەنعەتی پارێزگاکانی دیکەیە. ناڕەزایەتی خوێندکارانی پۆلیتەکنیک لاز ئەمنیەتی کردنی زانکۆ. ڕۆژی پێنجشەمە 28 خاکەلێوە خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی تاران لە ئازاڵکردنی کەش و هەوای ئەمنیەتی بەسەر زانکۆ ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی چالاکانی خوێندکاری ژمارێک لە بربژێرانی هەڵبژاردننی شۆرای ناوەندی کۆڕبەندی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیک لەلایەن حرەسەتەوە ڕەتکراونەتەوە و ئەو بابەتە ناڕەزایەتی خوێندکارانی بەدوای خۆی داهێناوە. پێشتر خوێندکارانی ئەو زانکۆیە سەبارەت بە هەڵوەشانەوەی سزاکانی کۆمیتەی نزیباتی کە بۆ خوێندکارانی بەشدار لە ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 دەرچوو بوو هۆشداریان بە حراسەتدا بوو، بەڵام حراسەت و کۆمیتەی بە هاوکاری ناوەندە ئەمنیەکان دەیان دووربینی چاودێریان لە نێو زانکۆدا دامەزراندووە و کەش و هەوای ئەمنیەتیان بەسەرە و ناوەندەدا زاڵ کردووە. ناڕەزایەتی شارومەندانی بەلوچ لە ئازگرانی دەرمان. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ نرخی دەرمان لە شارەکانی پارێزگای سیستان و بەلوچستان بە شێوەیەکی بەرچاو چووەتە سەرەوە و خەڵک توانای کڕینی دەرمانیان نییە. بە پێی زانیاریەکان زۆربەی دەرمانەکان لە لیستی بیمەی تەمینی اجتیماعیدا نەماوە و خەڵک ناچارن بە نرخی ئازاد دەرمان بکڕن. بە وتەی یەکێک لە شارومەندانی بەلوچ مانگی ڕابردوو سیرۆم، ئەمپۆل و حەبی بە نرخی 140,000 تمەن کڕیوە، بەڵام ئێستا نرخی ئەو سێ دەرمانە بۆ 240,000 تمەن هەڵکشاوە و چیتر بیمە هەزینەی دەرمان پەرداخت ناکات. شایانی باسە کە دەرمانی نەخۆشیە نایەبەتەکان 6 هێندە بەرز بۆتەوە و بنەماڵەی توشبووان لە ڕووی ناچاریەوە دەرمانی ئازیزانیان وەلاناوە و چاوەڕێی گیان لە دەستدانیانن. کۆبوونەوەی ماڵدزراوانی ڕەزایەت خودڕۆ لە قەزوین. ماڵدزراوانی شرکەتی ڕەزایەت خودڕۆ و تەراوەدنوینی قەزوێن ڕۆژی پێنجشەمە 28 خاکەلێوە بۆ جارێکی دیکە دژ بە قەرەبوونەکردنەوەی زیانەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان نزیک بە 2 ساڵە کە سەرمایی ماڵدزراوانی شرکەتی ڕەزایەت خودڕۆ و تەراوەدنوین لەلایەن ئەندامێکی سوپای پاسدارانەوە بە ناوی محەممەد ڕەزا عەفاری تاڵان کراوە. لەو ماوەیەدا دەستگای قەزای ڕژیم چەند دانیشتنی
بە ناو دادگاییکردنی تاوانبارانی و پەروەندە بەڕێوە بردووە و ماڵدزراوان هێشتا چاوەڕێی قەرەبووکردنەوەی زیانەکانیانن. تەرخانکردنی بودجەی وڵات بۆ سوتەمەنی و ئامانجە مەزهەبیەکانی ڕژیم. بە وتەی چالاکانی مەدەنی دەوڵەت لە جیاتی بەرهەمهێنانی سوتەمەنی بودجەی وڵات بۆ هاوردەکردنی بنزین و گازۆیل هەروەها دروستکردنی ژێرخانەکانی 40 تەرخان دەکات. لە حاڵێکدا کرێکاران و کارمەندان چاوەڕێی پێدانی داخوازیەکانیانن. یەک مانگ بەسەر بڕیاری دەوڵەت بۆ پەرداختی حەقی هاوسەنگسازی حەق دەستی پەرستاران کرێکاران و خانشینکراوان تێپەڕیوە. بەڵام هێشتا داخوازی کرێکاران و کارمەندان جێبەجێ نەکراوە و دەوڵەت بودجەی وڵات بۆ دابینکردنی بنزین و گازۆیل تەرخان دەکات. هاوردەکردنی سوتەمەنی گیرفانی مافیاکانی حکومەتی پڕ کردووە و چینی هەژاری کۆمەڵگا لە سەختترین دۆخدا دەژین. لەلایەکی دیکەوە دەوڵەت ساڵانە 1200 ملیار تمەن بۆ ژێرخانی 40 سەرف دەکات. لە حاڵێکدا چەند دەهەکی کۆمەڵگا توانای دابینکردنی دەرمان و سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیانیان نەماوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دۆخی خراپی تەندروستی دوو بارەمتەی فەڕەنسەوی لە بەندی 209 زیندانی ئێڤین. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی دوو بارەمتەی فەڕەنسەوی بە ناوەکانی سیسیل کۆلێر و ژاک پاریز لە بەندی 209 زیندانی ئێڤین ناجێگیرە و پێویستیان بە مەرەخەسی دەرمانی هەیە. ماوەی 3 ساڵ بە سەرکاتی دەست بەسەرکردنی سیسیل کۆلێر و ژاک پاریز دوو چالاکی کرێکاری خەڵکی فەڕەنسە تێپەڕ بووە و ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژێم هێشتا و دووبەندکراوەیان بۆ بەندی گشتی نەگواستوێتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ شوێنی ڕاگیرانی و دووبەندکراوە زۆر خراپە و تووشی کێشەی جەستەی و دەرونی بوونەتەوە. هەرچەند وەزارەتی دەرەوەی فەڕەنسا گوشاری بۆ سەرکۆماری ئیسلامی هێناوە تاکو سیسیل کۆلێر و ژاک پاریز ئازاد بکات، بەڵام گوشارەکان کاریگەریان نەبوو و گیانێ و دوو چالەکە کرێکاریە لە مەترسیدایە. جێگای ئاماژەیە کە ڕۆژی 21 گوڵانی 1400 یەکێتاوی سیسیل کۆلێر و ژاک پاریز لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە بە تۆمەتی سیخوڕی دەست بەسەر و بۆ بەندی ئەمنیەتی زیندانی ئەڤین ڕاگوێزران. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.